سڵاو عزیزان لە ڤیددیوەیەکی نوێیە و لە ناونیشانێکی نوێ یەکەگرینەوە نا بۆ ناشرینکردنی کەسایەتیە جوانەکانی کۆمەڵگا وەک هونەرمەندان بنمونە. بەڕاستی زۆرم پێ ناخۆشە کاتێک کە ئەبینی لە سۆشەل میدیاوە هونەرمەندێک ناساغە لە نەخۆشخانە لەسەر قەروێڵەیە کەوتووە بە ناشرینترین شێوە وێنەیەکی گیراوە بپاڵکەوتووی ڵم فلان هونەرمەند نەخۆشە. کاکەگیان تۆزێ ئەتەکێت جوانە بۆ هەموو شتێ بەڕاستی بمبورن ئەمە هەنێک جار ئێمەمانان ئەگەر خۆمان ڕخنە لە خۆمان نەگرین فێری شتەکان نابین. ئێلڤس پرسلی کێکێکە لە هونەرمەندەکان لە زەمانێکە کە کۆچی دوایی کرد بێگومان بە ناشرینترین شێوە ئەگەر بڕۆن ژیانی بخوێنەوە لە توالێتە کۆچی دوایی کرد باشە. بەڵام کە ئەم وڵاتە مردوو پێشەوەی ببەن بۆ گۆڕستان جوان کرێ و ئەشوەری و لە تابوتێکی جوانە ئاکرێ بە جوانترین شێوە دەیهێنن ئەمەنەی دەموچاوی دیارە بێ خەڵکەکە بچێت سەیریکە خوا حەفیزبوونی لێ بکە. مردوو لای ئێمە نازانم ئەوەنە بە ناشرینی وانیشانی ئەدەن ئەو خەڵکە لێ ترسێنن کاکە مردن شتێکی جوانە و مردن حەقە هەمومانە بۆیەچین هەمومان ئەیبینین بەڵام بۆ ئاوا لە ئێستاوە ئەمان ترسێنن. من مەبەستەکەم لێرەدا مردن نیە بەڕاستی مەبەستەکەم لێرەدا پێش مردن ئێمە ناشرینمانەکەن. بۆ نمونە من نەخۆشم سپاس دەکەم بۆ نمونە من باسی خۆمەکەم ئەگەر من نەخۆش کەوتمە خەستەخانە چوزانم مەعوەق بووم نابینا بووم هەشتێکم تکا وێنەی من بڵاو مەکەرەوە گەردنە ئازاناکەم من وەکو خۆم گەردنە ئازاناکەم و گەردنی هیچ ڕاگەاندکارێکیش ئازاناکەم کە یێ بە ناشرینترین شێوە وێنەی ئەو هونەرمەندانە نیشانەدا کە ئێمە بە گەنج و جوانی بینێمانە کاکەی من دڵمان بۆیان نەشکێ دڵمان بۆیان نەسووتێ وەڵایەوە خێرت ناگە بەبیللاهی بە مانگی ڕەمەزان ئەوە خێر نییە. باسمان لە ئێلڤس پرسلی کرد ئەڵێنێکێک لە کەزنەکانی ئیتر نازام کەزنەکان لێرە هەم بە پورزا و هەم بە خاڵۆزا و بە ئامەزە شەرەوەتری کەزن یەکێک لە کەسەکانی ئێلڤس پارەیەکی زۆری ئەدرێتێ لەلایەن ڕاگەاندنیەکەوە باشە بۆ ئەوەی بتوانن یەک ڕسمی بڵاوی کەنەوە. بەڵام ئێستش هەموو هێندەی من بزانم و لەسەری خوێندومەتەوە ئەوانە ئەو کەزنەی بەنەحلت ئەکەن لەبەر ئەوەی کە هاتووە ئێلڤزی نیشانی ئەو خەڵکە داوە بە پارەیەکی زۆر وێنەیەکی فرۆشتەوە. ئێمە بەس ئەوە نەئازاین شتێک بوو بین خێرا ڕسمێ بگرین بڵێن ها هونەرمەندێ ئۆکەی ئەو لە دوای ئەوە چیت وەرگرت نازانم یعنی ئەم هەواڵانە نازانم ئێمە بە مناڵی ئەوەی ئاوا باتە زۆر لە پڕ هەواڵی ئەم شەواڵ ناخۆشانە قەرەشکاتمان پێوە نازانم یعنی ئەستا لە سەحافەیە زۆرێک بوون بە قەرەشکات ئەگەر تۆ ئەم شتێکی باشت بڵاو کردەوە خێری خۆت و ئیمانتە ئەگەر شتی خراپ بڵاوەکەیتەوە ئەوەشیان هەر خێری خۆت و ئیمانتەیتر خوددا ئاگدارە کە